ئەنجومەنی خوشکانی ئەورامان لە درێژەی کار و چالاکیە خێرخوازیەکانیدا نزیکەی 200 سەبەتە خۆراکی بەسەر چین و توێژەکانی سنووری ناحی خورماڵدا دابەش کرد کە پێگاتبوون لە هەتیوان و بێوەژن و خێزان هاژار و بێ سەرپەرشتەکان. ئێمە توانیمانە وەک نەریتێکی هەموو ساڵانەمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا توانیمانە هاوکاری زیاتر لە 200 ماڵ بە چوێن و توێژە جیاوازەکانیەوە هەم هەتی و هەم هەژار و هەم نەخۆشیش بکەین لەم دەوەرەدا نزیکەی 200 حسە سەبەتەی خۆراکیمان بووە بۆ دەڤەرەکەمان. ئێمە وەک ڕێکخراوی ئەنجومەنی هەورامان دەستخۆشیمانێ بۆ خێرخوازانەی کە هاوکارمان بوون چ لە خورماڵ و چ لە دەرەوەی خورماڵ و چ لە دەرەوەی وڵاتیش هاوکاریمان بۆ خۆی گەورەی جەزای خێرخوازان باتەوە. لای خۆیانەوە چین و توێژەکان ستایش شێوکاری ئەنجومەنی خوشکان دەکەن کە هەمیشە هەژاران و خێزانە کەم دەرامەتەکانی سنوورەکان لەبیر نەکردووە و بە هاوکاری مادی و خۆراک بەسەریان دەکەنەوە. هەمووی داماوە نەبوون و یەکی خۆمم یەک معاشم نییە هی دوو کۆمەندامە دەم بە کرێخان و خوای زانێ یەک معاشم نییە کرێچیمەوەتە لەو خوارە هەموو ئەم ناسنەبانە مناڵم لەسرە کوڕم لەسرە مناڵ بەخێوەکەم مانگی 100,000 کرێخانوە دەمەوە چەند 10 ساڵە لێرە من یاخواخوانەی بڕێ دەستێوانش خۆش بێکەمانیان بۆ فەقیر و هەژار هین کردووە تۆزێ لە هینەکەمان کەمترە کاتۆ لە نەبوونی و لە داماویەکەمان. دەستخۆشیتان لێ یەکەم خوای گەورە باداشتان باتەوە لەم ڕێکخراوە لەم خوشکانە و دەستخۆشیتانەکەم زۆر سپاستانەکەم خوای گەورە نورتان زیاکا و خوا باداشتان باتەوە. معاشیتمان نییە خوا ئەزانی هەتیومان هەیە ئەی ئەو خەڵک خورمان باشن والله بەڕەحمینن باشن. طبعا ئێمە وەکو کۆی ئەنجومەنی خوشکان لەم سنوورەیە سوپاس بۆ خواتوانیمانم پرۆژانەمان بەردەوام بێ لە زۆربەی بۆنە و یادەکانە پرۆژەی فراوانمان بووە ئەمڕۆژ هاوکات لەگەڵ بەڕێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان سوپاس بۆ خواتوانیمانە خواردن دابین بکەین بۆ بێنازان بۆ بێسەرپەرشتان بۆ هەژاران و نەداران و نەخۆشان لێرەوە پێویستی ئەزانم سوپاسی خێرخوازان بکەین کە دەوری گرنگیانە بۆ لەسەر خستنی پرۆژەکەی ئێمە. ئەنجومەنی خوشکانی ئەورامانی کۆمەڵی دادگەری بەردەوام پرۆژەی هاوکاری لە سەبەتەی خۆراک و پارە هەیە و دوای مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆژەکەیان بەردەوامی دەبێت. هەر بۆیە داوا لە خێرخوازان دەکەن بەردەوام بن لە ڕاکێشانی دەستی هاوکاری تا بتوانن پرۆژەکانیان لە پاش مانگی ڕەمەزانیش بەردەوام بێت و خەندا لەسەر لێوی هەژاران و کەم دەرامەتان هەڵنەگیرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی خورماڵ.